الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكاري لپروردگار عبادتي أمانگا پیروز لهم لایکمان وربگري إن شاء الله تعالى. ئەچینە سەر بابەتێکی تر، ئەو بابەتانەی کە پەیوەستە بە مانگی ڕەمەزانی پیرۆز. ڕەمەزان مانگی بتەوکردنی ئیمانە، واتە ئینسانی مسلمان ئیمانی خۆی بە قووەت بکە لەم مانگە پیرۆزەدا، بتەو بکە، یان نەتوانین بڵێن تێری بکە لە ئیمان. باشترین و چاکترین نیعمەت لەسەر ژیاندا، لەسەر ژیانی من و تۆ ئیمانە. ئەگەر ئینسان ئیمانەکەی سەلامەت بوو، ئەو دوای ئاسانە. خوانەکە ئەگەر ئیمانی لەدەستدا، ئیمان تەعویز ناکرێتەوە. یەکێ لەو نیعمەتانەی خۆی پەروەردگاردایە بە من و تۆ ئیمانە. الحەمدولله، سوپاسی خوامان ناسیوە و عیبادەتی دەکەین وەک خەڵکانێکی تر نین، هەتا ئێستاش خوامان نەناسیبێ، لە ژیاندا نەزانین کێ خوامانە، هەر ڕۆژی شتێ بکەینە خوای خۆمان. نەعوذ بالله. ئەمەش گەورەترین نیعمەتی ئەم ئیسلامەیە، نیعمەتی خوایە بەسەر ئێمەی موسڵمان، ئێمە ئیماندار. یەکێکە لەو سیفەتانەی، ئەو سیفەتی ئیماندارێک مسڵمانی ڕاستەقینەیە، چونکە خوای گەورە باسمان بۆ دەکا ئەو کەسانەی ڕازگۆن، سادقن. کێن ئەوانە؟ ئەو کەسانن کە ئیماندارن، ئیمانیان هەیە. یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. خوای پەروەردگارە فەرمێ: ئەی ئیمانداران، لە خوا بترسن و لەگەڵ ڕازگۆیانە بن. کەواتە ئیمانداران لە خوا دەترسن و پاشانش لەگەڵ ڕازگۆیانان دەبن. ئەمە دوو سیفەتی ئیماندارە، ئەبێ ئینسان بزانێ. ئیمان چییە؟ ئیمان چییە؟ لە عینی ئیسلامی پیرۆز ئێمە باسی دەکەین، ئەچینە سەر ئەو پێناسەی. لای زۆرینەی یان لای هەندێ ئیمامە بەڕێزەکان، مالیکی و شافعی ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان، ئیمامی ئەحمەد، ئەوزاعی، ئەبوو ئیسحاق، ئەمە کۆمەڵێک ڕایان وایە: الاعتقاد بالجنان والإقرار باللسان والعمل بالأركان. ئەمە پێناسەی ئیمانە. ئیمان واتە ئەوەیە باوەڕ بەچی؟ باوەڕهێنان ئەوەیش لە دڵەوە، بەڵام اعتقاد بالجنان واتە لە دڵ و دەروونتە، والإقرار باللسان والعمل بالأركان. لە دڵا ئیمانت هەبێ و پاشان بە زبان ئیقراری بکەی، بڵیتەوە بە زبان، و بکردارش ڕەنگ داتەوە. ئیمان هەرەوە نییە ئینسانێ بڵێ من ئیماندارم، من مسلمانم، ئەوە تا شایەتمان مێنە، هەرەمە کافی نییە. قالت الإعراب آمنا قل لم تسلموا ولكن قولوا آمنا. هەتا کۆتای ئیسلام بوون جیایە، ئیمان بوون جیایە. ئەگەر کەسێ مسلمان بێ، پێنج پایەمانەیە بە جێبەجێی کە یەڵە مسلمانی تەواوە. ئەگەر شایەتمان بێنێ، شایەتمان بەخوای گەورەیش خوایەکنێ ئیلا ئەو نەبێ، شایەتمان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پاشان نەبێت ڕۆژوو بگرێ، نوێژ بکە، حەج، زەکات، ئەم پێنجە بکە، یەڵە پێ ئەڵێین زەحمەت نەوێتەوە مسلمانی. ئایا ئەم کەسە ئیماندارە؟ نەخێر. ئەمانەش بکا، جارێ ئیماندار نییە. ئەوێتی بێتە ئیماندار، شەش پایەی ترمانێ: ئەن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر والقضاء بالخير والشر. ئەبێ بەم شەش غەیبیە، هەمووی غەیبیە، ئەم شەش گەرە جێبەجێ ئیمانی پێ بێ دەدڵا، ئەو کاتە پێڵین زەحمەت نوێتەوە ئیمانداری. ئاسان نییە بەدەم هەر بڵێم من مسلمانم یان بڵێم ئیماندارم. نە، ئیمان چی ئەوێ؟ بەڵێ لە دڵەوەڵی، پاشان تێیتە سەر واقع، ئەبێ بە زبان ئیقراری پێ بکەی، شایەتمان بێنی بەدەم، پاشانش ئەبێ ڕۆژوو بگری، نوێژ بکەی، حەج بکەی. ئەمە ئیمانە، ئەمە ئیسلامە. دەیتەوە لە هەمان کاتشە کە لە دڵەوە ئیمانم بەخوا هەیە، بە ڕۆژی دوایی هەیە، و ئیقرارشی پێ یەکەم، ئیمانم پێیەتی، و کارشی بۆ ئەەکەم. ئەمە ئیماندارە. چونکە ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ: زیاتر لە 1000 زانام دیوە، 1000 زانای بینیوە. ئیمامی بوخاری لە دوای قورئان ئەچینە سەر فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەکەم کتابەوەی ئیمامی بوخاریە ئێمە ڕایەکێشین. یعنی خاوەنی ئەم کتابە ئەڵێ من 1000 زانام بینیوە،
کەوا ئەمەیان وتووە جیاوازیان کردووە لە بین ئیمان و ئیسلام ووتیانە ئیمان زیادەکە و نقصان شەکە بەچی زیادەکە يزيد بالطاعات وينقص بالمعاصي زيادەکە بطاعتي خوا شن عبادة طاعت كي إيمانت زياك برزبته شن سست بي لعبادة طاعت معصية خواب كي إيمانت لاواز أبيه وكز أبيته أما ترازوية كشريعين إسلام بيروز دايناوا كوتراوا هيك لو كان فرمويتي وزوري لسر أما يا إمام حسن بصري رضي الله ورحمته خوای لێ بێ پیاوچاکان وابوون یعنی هەق قسەکردن نێ ئیسلامەت و ئیمان ئەبێت تۆ لە خۆتا ڕەنگ داتەوە خۆت پاشانش دوای ڕەنگی داوە ئەم جایەمە ئەو ئیسلامەت و ئیمانیە لای خوا زیاتر مەقبولە ئیمامی حەسەنی بەسری قسەی دەکرد بۆ خەڵک وتاریە فەرموو قسەی دەکرد لە بابەتێک کۆمەڵی خەڵکە هاتن وەختی خۆی ئەم پیاوەڕ پیاوچاکانە کۆمەڵی خەڵکاتم وێ داوایەکیان هەبوو مامۆس بۆ نمونە جنابتان زۆر جار دێن مامۆستا باسی ئێوە بکە باس ئەوە بکرد یان باسی ئەمە بکرد کابرا کۆمەڵی خەڵکاتم وەلای وتیان مامۆستا باسی ئەمە بکەی باش باسی کۆیلە بکەی کۆیلە ئازادکردن ئەوش باسی نەکرد چاوەڕێیان منە هەفتە باسکا باسی نەکرد هەفتەیەتر تەقریبەن بڕێکی بەسەرا چوو کۆن بوو ترەوانەوە تەمای نەماوتیان باسی ناکە مامۆستا وتمانە پێی و باسی ناکە دوای مودەیە باسی کرد وتیان ئەوە ئێمە کەی وتمان پێویستە باسی کرد ڕۆین وتیان بۆ ئێستا باسی کرد ئەو کاتە وتی قوربان ئەو کاتە ئێوە بە من وتان لەو کاتەی ئێوەم پارەم کۆ کردەوە بۆی کۆیلی ئازاد بکەم ئەمجا باسی کرد مشتێ باس نەکەم خۆم نەیکەم ئەوان ئاوا بوونە يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون يا عشتك نظم كخم ناتوانم لقوتي خمانية شرط نية ما مستعي عينيها موش تبتواني باسك أو مفهومك غلطة خلق واتيا قيشتو زور غلطة وما زانا ما مستعي عيني ترها موش تيك نا تو بزانا ما مستعي عيني زور برواد بيه ليش وين يقني أو ما مستعي عيني أمرو أركي قرز بيه خلق لوي زور جاربلا ما مستعي عيني تيكا چوار کات نوێژەکە نا وانە تۆرە لەگەڵ منە هەفتەیە بزان ئیدارەکەی ئەبێ دڵی ئەم حەم کە مسڵمانە ڕازیکەی هەوڵدەی کەس عاجز نەوێ دەوەرەش بێت تەحەمولی ئەم خەڵکە بکە پیاوی وایە تەحەمولی ماڵی خۆی ناکە مناڵی خۆی ناکە ئەمە یەک دوو ئەبێت تۆ بە قسەی دایرەکەی خۆ بکەی کاو قاف سێ هەمێ بە قسەی حکومەتەکەی حکومەت لەیلاوە قانونێکی تر تێ بێژگە لە دایرەکەی خۆت ئەبێ لێوێ شۆ تەنفیزیکی بێژگە لە ئەمانە شتی ترش زۆرش ئەمانە گشتی قورسایی لەسەر تۆیە خەڵک نازانێ خەڵک لەوێ بەس قسە بکە نازانێت توای لە چیز ژێرژی سەختێکە زۆر جارەکەویتە مووقفێک و نازانی چۆن قسە بکەی نازانی هێژی خوایە چۆن قسە بکەم خەڵک غەڵەت تێنەگەی لێم ئەمانە گشتی مووقفە ئیماندارن ئەرکی مامۆستایانی ئاینی لەم زەمانە زۆر قورسە بڕواتە نەبێت زۆر قورسە ئێستا ئێمە بۆ خۆمان ناژین سە من ناتوان بەدڵ خۆم بژیم من بۆ ئێوە ژیم بەڵام ئێوە بۆ خۆتانەژیم سە من ناتوانم بەدڵی خۆم ئەو جامانەیە لادەم و خۆم گڕ بخۆم ئەوێرم خێزانم بۆم بۆ پارکێ بە خۆم دانشم لەگەڵی خۆ حەڵاڵشە بەس ناوێرم بۆ ئیشەکەی من وایە ئەوێرم بە کەیفی خۆم ماڵی خۆم دروستکەم ناوێرم شکە بۆ خەڵک نەزرێتر بەڵام خەڵکی ترەمەی نییە طبیعیە یعنی ئێمە دنیامانش قەیس کراوە تەنانەت نەک حرام حەڵاڵەکانش بەدڵی خۆمان ناتوانین بکەین چونکە بۆ مڕاعاتی خۆمانەکەین چونکە لە کەدارکردنی ئێمە لە کەدارکردنی ئیسلامە میحرابە مزگەوتە لەو جانبەوە ئێمە سێرەکەین بۆیە بێ بزانین ئێمە زۆر جار ئەو شتانەی کە مامۆستایان ئەکرێ وەک ئیمامە بەڕێزەکان ئەبێ وریابیت وا مەزانە تۆ هەموو شتێک دانیشتی تۆ کەمێ ئەبێ بەرامبەرەکە سێری بکەی هەموو شتێک وەک ئەوە نییە کە خۆت ئاسان سێرەکەی ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ تەماشای کە ئەم پیاوە بەڕێزە کاتێ ئیمانی نەبوو ئیسلامی نەبوو چی پیاوێ بوو کاتێ بووە موسڵمان چی پیاوێکی ترێ دەرچوو ئەم پیاوە پێشەوەی موسڵمان بێزەلامێکی تر بوو بەڵام ئیماندار بوو کەسێکی تر بوو قسەیەکەیە لەسەر ئیمام عومەر تە نازانم هەندێکی ئەڵێ سەحیحە هەندێکیان شەڵێن سەحیح نییە
ئیمام عومەر ئەو ئیمام عومەرە بووە کە کچەکەی خۆی ئەڵێن زندە چاڵ کردووە، یعنی چی ئیمام عومەرێک بووە، بەڵام کاتێ بۆ مسلمان ئەو ئیمام عومەرە کە شەیطان لێ ڕاکە، کە دوژمنانی ئیسلام لێ ڕاکە. ئەمە چی وای لێ کردە؟ خۆ ئەو مرۆڤە بەس ئیمانە، بەس مسلمانە. ئێستا هەموو مرۆڤێ ئیمان و ئیسلام لە دڵیا دەرکە تەواو، ئیتر هەموو شتێکە ئەوەنە زەرەرێ، ئەوە قانجازی نییە. قانجازەکەش لەبەر مەسلحەتی خۆیەتی، مەسلحەتی خۆی نەبێ قانجازی بۆ هیچ کەسێ نابێ، لەبەر بەرژەوەندی خۆیەتی. ئەنا ئیسلام و ئیمان دەرکە لە مرۆڤ جای کەرەوە، ئەم مرۆڤە ئەوەنە خێرەکە ئەوەنە چاکاکە بۆ مەسلحەتی خۆی، غەیری ئەمە ئامادە نییە یەک چاکە بکە بۆ غەیری خۆی، ئیلا چاکەکەشی بەرامبەرەکەی خەڵک لەبەر ڕەزامەندی خۆیەتی، نەک ئەو ئینسانان و ئەو خەڵکانەی دەور و پشتی خۆشگەرەک بێ. ئەگەر تەماشاشکەین کابرا هاتە لای ئیمام عومەر زۆر جار ئەمەش ئێمە شایەتی ئەدەین، وریا بن موسڵمان شایەتی مەدەن. کابرا هاتە لای ئیمام عومەر وتی فڵان کەس زۆر پیاوێکی چاکە، وتی مامەڵەت کردووە لەگەڵی، وتی نەوەڵە، مامەڵە یعنی تیجارەت کردووە، وتی نەوەڵە، وتی سەفەرت کردووە، وتی نەوەڵە، وتی زەحمەت نوێ دراوسێتە، وتی نەوەڵە، وتی چۆن شایەتی ئەدەی ماڵت نەڕمەیە خواوایەژی باشە، چۆنێژی شایەتی گاڵتە نییە سە من بێژم فڵان کەس باشە. زۆر جار ئێمە خیانەتی گەورە و عوزما ئەکەین لە کچێکی داما و بەربەخت، لە کوڕێکی داما و بەربەخت. سوور ئەزانی ئەم کوڕە خراپە تێتە لات ڕاستەکەی پێ ناڵی، ئەی شاری تۆ وەڵڵاهی گەورەترین گوناح، یەکێ لە گەورە تاوانەکانی، یعنی تر بڵێم گەورەترین گوناحە ژیانی کچێ بستوێنی بەستە برەوێژی عیبەیە قەی ناکورە هاوسەیە کورە وەخ خۆی بڵێ، وەخ خۆی بڵێ. ئەمە شایەتی، ئەمە شتێکی ئاسان نییە. زۆر جار کوڕەیە ئیسە ئێمە تەلاق، بۆچی تەلاقمان ڕێژەی زۆرە؟ بۆ لەبەر ڕاستیەکان ناڵین. کچێکی باش و دیندار و بە ئەخلاق و بە ڕەوشت و بنەماڵەیەکی چاک کوڕێک دەچێتە داوای لەبەرەوەی خزمتە، لەبەرەوەی شتە بەعدەجار ڕۆی دیفاعشی لێەکەی، داوایشی ئەەکەی، ئەزانی سەد ئەو کوڕەکە ئەو کچە قابل ئەو کوڕەنی، بەو خوایە تۆ گوناحبارە بی، بەو خوایە خێرە دەست ناکە. ئەو کچ و کوڕە مستەقل عنی لە قیامەتە چۆن ئێمە چین بۆ ئیشێکی خەیر خێرمانەگا، یان کوڕەکە ڕێک و پێکە، کچەکە نەوعێکە، تەنانیسە وایە عیبەشە شارنەوە، ئافرەت وایە نوقسانی هەیە، ڕاستەکەی ناڵێنە کوڕەکە ڕاستەکەی ناڵێن کچەکە، دوایەوە دوای زەواج بۆی دەرەکەوێت. ئەمانە گشتی شایەتی ئەبێ وریابین. ئیمامی عومەر زۆر جوانی فەرموو ئەم ئەگەر کەرەکتە کەسێ تاقی کەرەوە بەم سیانە تاقی کەرەوە، بڕۆ مامەڵەی لەگەڵا بکە بۆ دەرەکەوێت، چونکە لە کاتی پارە ئینسانت بۆ دەرەکەوێت، لە کات پارە، لە کاتی سەفەری قورسا تەنگانەدا برادرت بۆ دەرەکەوێت، لە کاتی دراوسێیە کە دراوسێ ئابزان تحملی ئازاری تۆ و ماڵ و مناڵتەکە، ئەم سیانە مشەقەتە. بۆ ئیمام عومەر فەرمووی ئەم سیانە تۆ نەتبینیوە، چۆن شایەتی دی بۆ کەسێک کە ئەمانت لەگەڵا نەبووە. کەواتە ئەم سیانە ئەبێ وریابین. یەکەمیان ئێمە چیمان دەست ئەکەوێت لەم بابەتە؟ نەفسمان، کۆنتڕۆڵی نەفسمان بکەین. نەفسی خۆمان زۆر جارەمانە وامان لێ ئەکا، ئیمامان بتەوکەین لە نەفسی خۆمانە. دنیا دووەم دنیامان ئەبێ وریای دنیامان بین. دنیا وا مەزانە هەموو شتێکە، دنیا تەواو دەبێ بە فەقیری بێ، بە هەژاری بێ، بە ئیمان بێ، بێ ئیمانی بێ، هەر تەواو دەبێ. بەڵام گرنگەوەی ئینسان بە ئیمان و ڕووسپی بێ. ئیمامی غەزالی شتێکی جوانیە فەرمێ خودایە دنیا بکە گرفانمەوە، ئەڵێ خوایان داوات لێ یەکەم دنیا بخە گرفانمەوە بەسمەی خەدڵمەوە. زۆر جوانە فەرمێ دنیا بخە گرفانمەوە بەسمەی خەدڵمەوە. ئێمە دایم سادە بێ وابین بڵێن خوایە دنیا نەخەیت، خۆشەوی دنیا فرە نەخەیتە دڵمانەوە، ئیمان بخە دڵمانەوە، دنیاکە بخە گرفانەکەمانەوە، ئەوە نەبێ کە احتیاجی گرفانەکەمان احتیاجی کەسی تر نەبێ. ئەوە گرنگە. ئەم پیاو چاکە وای دەفەرموو زۆر جا دوعایەکە. سێمیان شەیطان ئەبێ وریابین. شەیطان گوناح و تاوانمان زۆر پێدەکا و سەرپێچیمان زۆر پێدەکا. وریای ئیمانەکەی خۆمان بین، ئیمانمان نەدۆڕێنین، ئیمانمان نەستوێنین بۆ خەڵکی تر. ئەم زەمانە خەڵکانێک هەن ئیمانی خۆیان دەدۆڕێنن، ئەبێ وریابی زۆر وریای خۆت بی. پێغەمبەری نازدارە فەرمێ وەسیەتی ئاخیرمانەوەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام زەمانێک دێ بەسەر ئوممەتەکەما دین وەک ئەسکلێکی ئاگری لێ دێ، ئەگە دەستی پێوە بگرن دەستیان دەستێ و ئەگە دەستشی لێ بەردەن ئەفەوتێن.
سوتانەکە باشترە تا فەوتاندن ئینسان هەر بابستێ باشترە لەوەی کە بفەوتێ لە ناو بچێ چونکە سوتاندن لەوەیە دەستێکت بێ دوای چاک دەبێتەوە بەڵام فەوتاندن لە ناو دەچی و ئەو کاتە ژیانی دنیا و قیامەت دەست دەفەوتێ خوای گەورە ئیمانی هەموو لایەکمان سەلامەت کا و ئیمانمان بە قووەت بکە ئیمانمان زیاو بکە خوای گەورە دوورمان کەتەوە لە تاوان و گوناح ئیمانی دڵمان ڕاستەقینە بێ لەگەڵ خوای پەروەردگارە ئەم مانگە بێتە مانگی ئەوەی کەوا پڕ ئیمان بین بەرامبەر بە دوژمنان و بەرامبەر بە شەیطان و نەفسی خۆمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته